لایەکتان بێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی دیمەن تیڤی بە تایبەت بەرنامەی خاتون. خۆشەویستانم، ئێمە لە ژیانمانە هیچ کەسێکمان بێکێشە نین، هەمومان کێشە ڕوبەڕوومانە بێتەوە، بەڵام هەریەکە و بە جۆرێک، یعنی تا ئێستا نەمان بیستۆ بڵێن کەسێک هەیە هیچ کێشەیەکی نییە لە ژیانە، هەمومان کێشە ڕوبەڕوومانە بێتەوە. هەیە دەوڵەمەنە کێشەی هەیە، هەژارە هەر کێشەی هەیە، کچە و هێشتا زەواجی نەکردووە هەر کێشەیە، دوایی ئەچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە هەر کێشەی هەیە. ئەوانی کە مناڵیان نییە کێشیان هەیە، ئەوانشی کە مناڵیان هەیە سیرەکەی هەر کێشیان هەیە. کەسێک کە هیچ تا ئێستا دانەمەزراوە کێشەی هەیە، ئەوشی کە دامەزراوە هەر کێشەی هەیە. ئەوانی بێکارن کێشیان هەیە، ئەوانشی خاوەنی کارن هەر کێشیان هەیە، کەواتە هەمومان بە جۆرێک لە جۆرەکان کێشەمان هەیە. بەڵام ئەوەی کە ئێمە جا ئەکاتەوە لە کەسێکی تر ئەویش ئەوەیە ئێمە چۆن ڕوبەڕووی کێشەکانە بینەوە. جاری وا هەبوو دوو کەس هەمان کێشە هاتۆ بەسەریانە، هەمان کێشە ڕوبەڕوویان بۆتەوە، بەڵام سیرەکەی مامەڵەیان لەگەڵ کێشەکەیە وە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی کێشەکەیان ئەمە جیاوازی کردووە لەگەڵ کەسێکی ترە. کەواتە مادەم ئێمە هەمومان کێشە ڕوبەڕوومانە بێتەوە، هەمومان ئەوین کە لە ژیانین ئەمە ژیانە، خۆ ئەمە بەهەشت نییە، ئەمە دنیاە، لە دنیاشە خۆی گەورە هەمووی بۆ تاقیکردنەوەی مرۆڤەکان دایناوە. خۆی گەورە خۆی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەلەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد، مرۆڤ لە ناو ژیانە تووشی ناڕەحەتیە بێ، تووشی بێتاقەتێ بێ، تووشی گرفتە بێ، بەڵام ئەمانە هەمووی تاقیکردنەوەی خۆی گەورەن بۆ ئەوەی ئێمەی پێ هەڵبسەنگێنێت. جا لەبەر ئەوە خۆشەویستانم، کاتێک کە ئێمە هەمومان ڕوبەڕووی کێشە ئەبینەوە، کەواتە ئەوەی ئێمە جا ئەکاتەوە لەگەڵ کەسێکی ترە، ئەویش ئەوەیە شێوازی ڕوبەڕووبوونەوەمانە بۆ کێشەکە و شێوازی مامەڵەکردنمانە لەگەڵ کێشەکەیە. باوەڕتان هەبێ کەسی وا هەبووە کە کێشەیەک هەر ڕوبەڕووی بۆتەوە، ئیتر ژیانی لە خۆی و لە هەموو دەوروبەرەکەی تاڵ کردو و ژیانی لە خۆی دەوروبەرەکەی تێکگاوە. بەڵام کەسێکی تر هەر هەمان کێشە ڕوبەڕووی بۆتەوە، سیرەکەی بە شێوازێکی تر مامەڵەی لەگەڵ کێشەکەیە کردووە، یەکسەر پەنای بردو بۆ چارەسەر، هەوڵی چارەسەریاوە، بیری کردوتەوە لە کێشەکەی، بزانێ ئەم کێشەیە هۆکارەکەی چی و چۆنیش چارەسەری بکە. جا لەبەرەوە ئەمەیە مرۆڤەکان جا ئەکاتەوە لە کەسێکی تر. و شتێکی تریش کە ئێمە لە کێشە ڕوبەڕوومانە بێتەوە، ئەویش ئەوەیە کە زۆر گرنگە بیزانین هەندێک کێشە هەیە لە ژیانمانە کە ڕوبەڕوومانە بێتەوە دەسەڵاتی خۆمانی تیانە، یعنی لەسەر و دەسەڵاتی خۆمانەوەیە. کەواتە هەر کاتێک کێشەیە کە لەسەر و دەسەڵاتی خۆمانەوە بوو، ئەوە بزانە فرسەتێکی تایە بۆ ئێمە، بەڵام ئەبێ ئێمە فرسەتەکە ببینین. چۆن فرسەتەکە ئەبینین؟ ئەویشەوەیە جارێ سەرەتا ڕازی بم، قبوڵی کەم، دواتر بێم هەوڵی چارەسەر بم، و دواتریش کاتێک کە سەبرەگرم لەسەر ئەو کێشەی کە لە دەسەڵاتی خۆمانیە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئیش لەسەر تواناکانی خۆمەکەم و ئیش لەسەر هەوڵدانی خۆمەکەم، ئەمەوە ئەکات کە ڕێگەت ڕۆشنتر بێ و فرسەتەکانی ژیان ببینیت. بۆیە زۆر جار کە کێشەیەک ڕوبەڕووت بۆتەوە لە کۆتاییە کە دوای فرسەتێکی گەورەت بینیەوە لەو کێشەیە، ئەڵێ خێری تیا بوو، بۆیە وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. دوای ئەوەی کە کێشە و ناڕەحەتەکەت بینی ئەنجاڵی ئایا ئەمە خێرێکی زۆر گەورەی تیا بوو کە دوای کە فرسەتەکە یەت بەرەو ڕوودیت. کەواتە بەڵام هەندێک کێشەمان هەیە خەتای خۆمانی تایە. ئەوانی کە خەتای خۆمانی تایە ئەبێ ئیش لەسەر تواناکانی خۆمان بکەین، ئەبێ بەردەوام بچینە لای ئەو کەسانی کە ڕاوێژکارن، بەردەوام بخوێنینەوە لەو بوارە، بەردەوام هەوڵ بین لەو بوارە تاوەمان لێت کە کێشەکان وامە لێ ئەو کێشانە ئەزانی چۆن مامەڵی لەگەڵا بکەین. چونکە ئینسان لاوازە بە تەبیعەتی خۆی ئەگەر نەزانێت مامەڵە لەگەڵ کێشەکانە بکە، و دوای ژوای لێت نکێشەکە هەر بۆ خۆی بۆ هەموو دەوروبەرەکەش ڕوبەڕووی ئەو کێشەیە کاتەوە هەمووشیان بێتاقەتەکە. جا لەبەرەوە ئێمە ئەمانەوێت لە بەرنامەکانمانە هەمیشە هەوڵ بین ڕاستە کێشە ڕوبەڕوومانە بێتەوە، بەڵام بەهێز بین لە بەردەم کێشەکانە، بەڵام نەڕوخین لە بەردەم کێشەکانە، چونکە کە ڕووخای ئیتر تەواو ژیانی خۆت هەمووی تەسلیمی کێشەیە کردووە. زۆر کەسمان بینی ڕووخا لەبەر ئەوەی ژیانی خۆی تەسلیمی کێشەیە کردبوو، بەڵام هەشمانە سەبری هەیە، ئارامگری هەیە، لەگەڵ ئەوەشا کە ناڕەحەتی هەیە، بەڵام پشت بەخوای گەورە ئەبەستێ، بەڵام لەگەڵ ئەوەشا ئیش لەسەر تواناکانی خۆیەکە باش ئەزانێ کە ئەمە دنیای و ئەمە شوێنی تاقیکردنەوەیە، بۆیە پشتی بەتەواتی بەخوای گەورە بەستووە و هەموو شتێکیش ڕازیە کە لە ژیانی ڕوبەڕووی بێتەوە. بەڵام ئەو ڕازیبوونە یعنی چی؟ یعنی ئەو ڕازیبوونی کە تۆ لە هەوڵدان بەردەوامی، لە ئیشکردن لەسەر تواناکانی خۆت بەردەوامی تەسلیم نابی. ئەمە زۆر گرنگە، هەرگیز تەسلیم مەبە بۆ ئەو کێشانی کە ڕوبەڕووتە بێتەوە. بۆیە ئێمە بەرنامەی ئەم جارەمان باز لە بابەتێکی گرنگەکەین کە کێشەیەکە ڕوبەڕووی زۆری خێزانەکان ئەبێتەوە، بەڵام نەزان چۆن مامەڵە لەگەڵ ئەم کێشەیە بکەن. ئەویش باز لە نەزۆکی ئافرەتانە،
یاخود نەزۆکی پیاوانە کە هەردووکیان ڕوبەڕوویانە بێتەوە جاری وای لەناو خێزانێکە ئافرەتەکە نەزۆکە یاخود لە خێزانێکی ترا پیاوەکە نەزۆکە بەڵام چۆن مامەڵە لەگەڵ ئەم کێشەیە ئەکەن ئەم گرفتەیەکەن کە ڕوبەڕوویانە بێتەوە کە گرفتێکە لە دەسەڵاتی خۆیانە نییە. خۆشەویستانم ئێستا دەچینە ناوبڕێک و دوای ناوبڕەکە کۆمەڵە میوانی ئازیز لەگەڵمانایە و دوو کەیسیشمان هەیە کە لەگەڵیانە ئێمە شرۆڤەی ئەم بابەتە ئەکەین بۆیە لەگەڵمانە بن. ئازیزانی کەناڵی دیمەن تیڤی جارێکی تر سڵاوتان لێبێ بەخێراتنی ئەم میوانە ئازیز و خۆشەویستانە ئەەکەم بەخێر و هاتن سەرچاو خۆشحاڵتان کردین. ئازیزانم ئەمڕۆ کەیسەکەمان ئامادەیە و باس لە ژیانی خۆی ئەکە ئێمەش گوێ بیستێبین. بەخێر بێ خاتونگیان. زۆر سواز مامۆستاییان، بەخێر هاتی بۆ بەرنامەکەمان. سواز بم بەرنامە جوانان کە توانیم لێرە بتوانم کێشەکەی خۆم باس بکەم. بەڵێ فەرموو. مامۆستاییان من نزی ماوەی 3 ساڵ زیاترە بوو کە زەواجمان کردهبوو. لە دوای 2 ساڵ من و مێردەکەم حەزمان لێ بوو مناڵمان هەبێ. لە دوای ئەوە تر چەندین جار چوین فەحسمان کرد، زۆنەرمان کرد، ئیتر کە دەرکەوت کە من نەزۆکم. بەڵێ ینی هەردووکتان پێکەوە چوون بۆ پشکنینەکان هەردووکتان پێکەوە ڕۆشتن؟ بەڵێ. ئەویش ئامادە بوو بێت پشکنین بکات هاوسەرش؟ بەڵێ ئەویش ئامادە بوو لەگەڵمان کە بێ پشکنین بکات. ئیترەوە بوو کە لە کۆتاییە دەرکەوت چەندین جار چوینەوە بۆ لای دکتۆر سیقەمان بە فەحسێک دوان نەبوو. زیاتر لە 6 فەحسمان کرد هەر دەرکەوت کە من نەزۆکم. ئەو هیچ کێشەیەکی نەبوو. لە دوای ئەوەیە ئیتر تا هەفتەیە ئیتر هەر ئەوە هەفتەیە 10 ڕۆژی پێچوو زۆر دڵنەوایی ئەکردم. ئیتر قەیچێکە ئێمە ژیانمان خۆشە بەیەکەوە ئێمە بەیەکەوە ئەژین چ کێشا بێگەر مناڵیشمان نەبێ. ئیتر ئەم قسانی زۆر بۆ کردم تا ڕادێ باش ئەبووم بەڵام لە دوای ئەوە وردە خۆی دەستی کرد بە بیان و گرتن پێم. ئیتر کە هاتەوە تاریخی زۆر ئەیە یا لە ناو خزمەکانمانە کە یەکە هات ئەیوت بۆ مناڵێ ناخەنەوە ئیتر با مناڵێکتان هەبێ دوای کە پیربوون تااقەتی مناڵ بەخێوکردنتان نامێنێ. من یەکسەر دەستمە کرد بە گریان خۆمم پێ نەئەگیرە بە هیچ شێوەیە. بەڵام ئەو یەکسەری وڵا خەتای من نییە خەتای ژنەکەمە ئەو نەزۆکە یەکسەر لەوێ منی ئەشکان تەنها دڵنەوایکردنەکەی ئەو 10 ڕۆژ بەردەوام بوو زیاتر نە ئەی ماڵەوەیان کە سوکاریان چیانەوت کە زانیان کە نەزۆکەکە لەمێ و لەوێ ئەم بیستەوە کە زۆر ناخۆش بوو یەکسەر دەستما کرد بە گریان ئەوت بۆیە مناڵی نابێ ئەم نەزۆکە خەتای ئەمە خەتای پیاوەکەی نییە. لە دوای ئەوە شۆئیتر زۆر دکتۆر گەڕام زۆر شوێن چووم هەر کەسێ ئەیوت فلان شت باشە فلان کەس باشە لە فلان کەس لە فلان شوێن مناڵی بووە چۆ بە فلان سنتەر من یەکسەر ئەچووم بەبێ هیچ دوو دڵیەک لە تاو مناڵ چوو کە پیاوەکەم زۆر بیانووی ئەگرت هاوسەرەکەم بەجددی بە شێوەیە بیانووی ئەگرت تەواو ناخۆشی کردهبوو تالیقی وای ئەیە کە ئێوارانە هاتەوە لە دەوام مناڵەکان لە کوێن بۆ نایەن بۆ لای باوە ئەم تالیقانی زۆر ئەیە زۆر ناخۆش بوو بۆ من. جارێکیان میوانێکمان هات کە ڕەفیقی هاوسەرەکەم بوو پێی وتم ژنەکەی وتی بچۆ فڵان شێخ ئەڵێن زۆر باشە کە چووم بۆ لای ئەو شێخە ناونیشانی وەرگرت ڕقەمی وەرگرت کە تەلەفۆنم بۆ کرد تەبعەن بە دزی مێردەکەمەوە کردم حەزی لێ نەبوو بۆ لای بۆ هەموو شوێنێکیش بچی بۆ زۆر سنتەر وشتیش لەگەڵمانە هاو کەزانی خەتاکە لە منەوەیە ئەوت خۆت بڕۆ یا بڕۆیەکێ بەرە لەگەڵ خۆتە ئەو جارە بۆ لای ئەو شێخە من بە تەنها ڕۆشتم کە چووم هەر بەناو شێخەکە لەکوێ بوو هەر لەو شوێنە بوو کە خۆتان ینی نزیک بوو لێتانەوە نا بە تەکسی ڕۆیشتم بەڵێ تقریبان لە هەر لەو شارەیە بوو کە خۆت بکەی هەر لەو شارەیە بوو ئەم تۆزێ دوورتر بوو لە خۆمان کە چووم شوێنەکەی زۆر ناخۆش بوو شوێنێکی گەورە و تاریک و تروک و ترسناک و سامناک بوو کە چووم هەر بەجددی بەس بەناو شێخیان لێ نابوو هیچ لە شێخ نەئەچوو شێخی چی هەر خۆ بە تەنها ڕۆشتی؟ بەڵێ هەر خۆم بە تەنها ڕۆشتم کاتێک کە ڕۆشتم ئیتر شوێنێکی تاریک و سامناک کە چوومە ژوورەوە یەکەم دەقە پێش سەلاموتی $50 دانێ مەبلەغێ پارەی لێ وەرگرتم دوای ئەوە ئیتر من کێشەکەی خۆمم بۆ باس کرد ئیتر من پانتۆڵ و بۆدیەکم لە بەرا بوو کە کێشەکەی خۆمم باس کرد وتی ئیتر جلەکان هەڵبەرەوە کە جلەکەم هەڵایەوە زۆر دەستی بەسکمە هێنا چەند دەقەیە وتی هەستە بچۆ لەسەر و قەڵەوێرەیە پاڵکەوە کە لەسەر قەڵەوێرەکە پاڵکەوتم ئەو
هاتو عباكي سرشاني لابر يكسر خاصة متم تشيكي وتي أيتونات من على بيوتم أمن بوشي لرهاتم قبيلة من شيم هبيلا قلتو من هاتم بوي من عالم بينك بوشتي ترهاتبم يتهلم من زيبوتي آخر ناكري أوا زور قريام زور هاورم كردو زور جنوم فيها باشە دوای ئەوە پێش ئەوەی کەلەم نزیک بێتەوە وتی ئەبێت تۆ لەم هەفتەیە 3 جار بێ بۆلام بۆی کە من بتوانم عیلاجەکە بە باشی بەکاربێنی اینجا دوای ئەوەشە بە مانگانە سەردانم بکەی یعنی عیلاجیشی بۆ نووسیت لە کۆمەڵەشتی کوردەواری ئەنووسی کە هیچ بنەمایەکی نەبوو بەجددی چکە پێشتر چەند جار ئەوانم بەکارهێنا بوو ئیسفادەی نەبوو کەچوو ئیتر دوای ئەوە کە لەو شوێنە هاتمە دەرەوە ئەوەنە پەشۆکا بووم ئەوەنە حاڵم خراپ بوو ڕێک نییە ئەوت هەموو دنیا بەسەر منا ڕووخاوە مێردەکەشم ئەوەنەی بیان و ئەگرت هەر دەقەنادەقەیە لە هەموو شوێنەی و بەتەمام ژنی دووەم بێنم ئافرەتێکی ترم دەستنیشان کردووە ژنە هێنم منیش نەمەتوانی بەرگەی ئیتر نەمەتوانی بەرگەی ئەوە بگرم ژنم بەسەر بێ لەگەڵ کەسێکی ترا بژیم کە مناڵ بخاتەوە من لەو ماڵە تەنهاوە کارەکەرێ ببینن ئەی دوایەوە جاری تر چیتەوە بۆ لای ئەو شێخی کە باسیەکەی نەخێر نەچوومەوە طبعا کاتێکە تۆ ئەڵەی شێخ ئەوە کەسێکە ینی بۆ نمونە من ڕێزم هەیە بۆ شێخەکان هەموو شێخێک بەم شێوازە نییە کە ئێمە کەسێک ناوی شێخی لە خۆینا ئیتر بچێت بەم شێوازە ئافرەتەڵ خەڵەتێنێ و پارەی لێ بکێشێتەوە کۆمەڵک شتی لەگەڵا بکە چکۆن خۆیان خاوەنی ڕێزێکن لە ناو کۆمەلگایە بێ ئەمە زۆر ئاگادار بین بەڵام ئەمی کە ئەم عنوانی بە تۆ دراوە ئەم کەسی کە بە تۆ دراوە ئەوە خۆی ناو شێخ ئەگینا لە ئەسڵە شێخ نییە یعنی ئەوە کەسێکە بەفیڵە بە هەر شتێکە گینا خۆی ناوە شێخ بۆی ئێمە زۆر ئاگادار بین هەر کەسێک کە شتێکت پێ ئەڵێ یەکسەر باسی ئەوت بۆ ئەەکە یەکسەر نابێ بەو شێوازە زۆر ئاسانە بڕوا بکەیت بەوە ئەجا دوای خۆت ڕۆشت و شوێنەکەت بینیەوە وایە ئایا شوێنێکی ئاوا بۆ کە تۆ متمانی پێ بکەیت و بۆ پەڕی سقە بۆ پەڕی متمان و یەکسە بچیتە ناوە مامۆستا من لە تاو مناڵ هیچ هۆشم لەوە نەمابوو بۆ کوێ ئەچم تەنها ئەو مەزانی بۆ ئەچیتە نەچیتەوە جارێکی تر یعنی یەک جار ڕۆشتیتە تەنها یەک جار چووم یەک جار ڕۆشتیت بەڵێ ئێوە عیلاجانی کە ئەیەیتە چی جاری بەکاری داهاتوو کە هاتیتەوە پێویستە پارچە ئاڵتوونم بۆ بێنی ئێوە هەر بزانە هەر بەوەی بزانە کە داوای پارەی لێ کردووی داوای بەرامبەر و مقابلێکی زۆری لێ کردووی ئەو بزانە کە ئەوە هەر کەسێکی سەختە چی بووە کەسێکی هەڵخەڵەتێنەر بووە کاتێککە تۆ چوویتەتەوە لای بەس باشت کردووە کە جارەکانی تر نەچوویتەوە لای نەچوومەوە نەخێر بە هیچ شێوێ دواتر کەس پێی زانیت کە تۆ ڕۆشتیتە لای ئەو کەسە نەخێر نەمتوانی باسی باس نەکردو لای کەس هاوسەریش نەیزانیوە تا ئێستا نەخێر نەمتوانی باسی کەم ئیتر من لە کایو دژنی ترە هێنم ئیتر تاوا بەرچاوم تاریک بوو بە هەموو شێوەیەک نەمەتوانی سەریکە هیچ شتێ بکەم جا لەگەڵ ئەوەشە زۆر ناخۆش بوو کە من ئەو شێخە ئیتر بە شێوەیە بوو کە هیچی نە لە شێخە چوو نە لە هیچ شتێکی تر تەنها لە ئینسانێکی خراپ و تەواو نە هەر دڵنیا بە کە شێخ نەبوو کەسێکی خراپ بوو کە ویستوتی تۆ هەڵخەڵەتێنێ ئەی خەڵکی ترە چووە لای وەکو بزانی نەخێر بە سەعات کاتی بۆ دانین بۆی کە من هاتیشمە دەرەوە کەسی تری لێ نەبوو نە کەسی تری لێ بوو نە کەسی تر لە پێش منەوە لەوێ بوو ئەی دوای ئەو تۆ ئەمە تاسا باس نەکردو لای کەس ناگەر باس بکردە بۆ شکاتی شە لێ بکردایە و بچیتە محکەمە شکاتی شە لێ بکردایە لەو کەسە من لە پێنا ئەوەی کە هاوسەرەکەم لە دەستنێم هەموو ڕێگات مەبر دەبێت چەند جار بۆ لای پسپۆری پزیشکی و شتانە زۆر ئەچوو بەڵام هیچ ئیسفادەیەکی نەبوو بۆ من سەریکە خاتونگیان تۆکو خوشکێکی خۆم یعنی من پێچەڵم هەندێک کێشە لە سەرەتای بەرنامەکەی باسم کرد هەندێک کێشە هەیە لە دەسەڵاتی خۆمانە نییە هەندێک کێشە لە سەر و دەسەڵاتی خۆمانەوە هەیە ئێستا ئەوەی کە تۆ نەزۆکی ئەوەیە شتێکە لە دەسەڵاتی تۆیان نییە لە سەر و دەسەڵاتی تۆیە بۆیە من بە هەموو بینەران و بە هەموو ئەم ئازیزانشی کە لێرە دانیشتون ئەوە ئەڵێم هەر شتێکە لە دەسەڵاتی خۆتان نەبوو تۆ تەسلیم بە بخوای گەورە
سەبر بگرە ئارام بگرە لەسەری چکە دڵنیابە ئەو ئارامگرتنی تۆ ئەو سەبرگرتنی تۆ ئەو تەسلیمبوونی تۆ بۆ خوای گەورە و بۆ ئەو قەدەری خوای گەورە دڵنیابە لە کۆتاییە نەتیجەکەی ئەبینیت و بەرهەمێکی زۆر جوانیشی ئەبینیت دوای ئەوە کاتێک کە تۆ ڕاستە مێردەکەت قسەی ناخۆشی کردو بەرامبەرت مێردەکەت ئیهانی پێکردووی مێردەکەت شکاندوی تێتەوە ئەمە شتێکی زۆر خراپە یعنی من هەموو جارە بە پیاوان ئەڵم کە شتێک ئافرەتەکە لە دەسەڵاتی خۆیان نەبوو لە بری ئەوەی ئاوا بکەی بڕۆ بگەڕێ بە دوای چارەسەرێکی گونجاوە هەم ژنەکەش مرتاح بێ پێی هەم پیاوەکە خۆشی مرتاح بێ نەکەونە ئەوەی کە قسەی ناشرین بە ژنەکە بڵێت و بکەوێتە ئیهانەکردنی ژنەکان چکە بەڕاستی ئەمە کارێکی زۆر قورسە ئەم ژنە لە دەسەڵاتی خۆیان نییە کەواتە تۆ محارەبەی کێیەکەی تۆ شەڕ لەگەڵ کێیاکەی یعنی ئەمە بۆ پیاوەکان کاتێک ئەزانی ئەم ژنە هیچ شتێک لە دەسەڵاتی خۆیان نییە و نەزۆکێکش لە دەسەڵاتی خۆیان نییە کەواتە تۆ شەڕ لەگەڵ کێیاکەی تۆ محارەبەی چی ئەەکەی بەمە جا لەبەرەوە ئیهانە پێکردن قسە پێوتن شکاندنەوە ئەمە کارێکی زۆر نەشیا و کارێکی زۆر هەڵەیە کە ئەم پیاوەی کا بەرامبەر بە تۆ جا لەبەرەوە تۆ ئافرەتێکی هەموو کەسێک شەزانێ هەموومان ئافرەتین ئەزانین کە ئافرەت حەزەکە ماڵی خۆی بپارێزێ حەزەکە مناڵی هەبێ حەزەکە کۆمەڵێک شت بەڵام کە هەندێک شت خۆی گەورە نەیکرد بە نسیبت یاخود لە قەدەرتانی نووسی بوو سەبرگرتن و ئارامگرتن باشترین چارەسەر بۆ ئەم حاڵەتی تۆ جا لەبەرەوە ئەمەی تۆ باش بوو باسە کرد بۆ هیچ ئافرەتێکی تر هەڵ نەخەڵەتێ بۆ کەسانی هەجاری وایە کەسێکەڵە فلانە شوێن بچۆ بۆ لاوی فلانە پیاوی لێ و فلانە شێخ جا من نامێنایی شێخ بنێم چکە پیان ناوترێ شێخ من ناوی خۆیانمان لێناوە بە سەختە بەکاریان هێناوە جا لەبەرەوە تۆ ئارامەگری سەبرەگری بەڵام ئێمە شتێکی تریش هەیە لەم لاوە بۆ نمونە کاتێککە پیاوەکە تەڵێ هاوسەرگیری دۆمەکەم کەسەکەێنم تۆ ئەو ترسە لە نەختا بۆ دروستە بێ بەرامبەرەوە ینی ئایا تۆ ئەمە ڕاستە لە ناخی هەموو ئافرەتێکە حەزناکە پیاوەکەی هاوسەرێکی تر بێنێتەوە ئەمە لە ناخی هەموو ئافرەتێکە هەیە هیچ ئافرەتێک حەزناکە ژنی بەسەرابێ ئەمە شتێکی یەکلایکەرەوەیە بەڵام بۆ ئەم حاڵەتە ئەگەر ئەوەمە کرد ئەم هیچ خانوویەکی تری نەبوو کە ئەوی لەگەڵ یا بژیە تەنها ئەو خانومان هەبوو ڕێگە یەنای ئەو ماڵەوە دوای ئەو دڵنیابووم کە منی وا لێ ئەکرد ئەو ئێستا چۆن ئەم بشکێنێ ئەو سا زۆر خراپترێ شکانم ئەو کاتەیە هەرخۆی نەبوو ئەبوون بە دوو کەس بۆ من جا لە هەمان کاتیشان من ماڵەوەشیان زۆر تالیقیان لێیە زەنچی ئێسەمە من کەسی تر ئەناسم یعنی هەر بڵین نزیکایەتیمان هەیە لەگەڵیانە ژنەکە مناڵی نەبوو بە هەمان شێوە دوای چەند ساڵێکە هەستی کرد ژنەکە مناڵی نابێ بەڵام ئەو کاتە ئەوان خۆشەویستی و تێگەیشتن و تەفاهم هەبوو لە بینی ژن و مێردەکە ڕێزێکی زۆر هەبوو لە نێوانیانە بۆیە پیاوەکەستا بە ڕازیبوونی ژنەکەی کە پرسی کرد بە ژنەکەی کە من ژنێکی تر هێنم ئەوش ڕازی بوو ژنێکی تری هێنا ئێستا مناڵیان هەیە بەڵام ئەو مناڵانە ئەنی باوەڕەکەی مناڵەکان نازان کامە دایکی ئەسڵی خۆیانە هەردووکی وەکو دایکی خۆیان سێرەکەن خۆشەویستیان هەیە بۆ هەردوو دایکەکە وەکو یەک ئەم دوژنە زۆر تەبان بەڵام ئەمە چی وای کردم دوژنە تەبابن پیاوەکە ڕێزی پیاوەکە خۆشەویستی پیاوەکە میهرەبانی پیاوەکە بۆ ژنەکەش و بۆ هەردوو ژنەکەی بڵین وای کرد حتا مناڵەکان جیاوازی نەکرد لە نێوانیانەکە ئەمان مناڵی ئەمەیان هەمووی بکو یەک سیر کرد ینی حتا ئێستا وای کردووە لە مناڵەکانی لە تەسکەرەکەیە هەندێکی بەنای ژنەکەی یەکەم وداناوە کە 4 مناڵی هەیە یعنی ئەمە زۆر جێ دڵخۆشە کە پیاوی واشمان هەیە لەم کوردستانی خۆمانە و هەر لەم شاری خۆشمانە ینی من چەندین نمونی پیاوە بۆ هێنم کە بەو شێوازە مامەڵەیان کردووە لەگەڵ ئەم گرفتەیە کە ڕوبەڕوویان بوونەوە ئێستا خێزانێکی زۆر گەورە و جوانیان پێگەناوە هەم مناڵیشانەیە هەم ژنەکەشی معزز مکەڕم لەگەڵ خۆیان ئەژی و مناڵەکانیش واز ناکەن کامە دایکیانە ئەڵێ واستەکەن هەر گەورەکە دایکیانە و ئەمیش دایکیانە ینی ئەوەنە خۆشەویستی و ڕێزەیە لە نێوانیانە جا لەبەرەوە تۆ ئەگەر دانیشی لەگەڵ مێردەکە تا قسە بکەیت ینی شتێکی بۆ ئاسانترکەی زۆر جالانەیە ئەم پیاوە کە ئەم تۆڕەبوونە ئەکا و ئەم ئیهانەیەکە لە ناخی ئازانێت کە تۆ ڕازی نابی ژنێکی تربێنە بۆی ئەی ڕێژە جاری وهەیە بەڵام ئەگەر تۆ دانیشی لەگەڵی قسە بکەیت تەفاهم بکەن لێک تێگەیشتن هەبێ لە نێوانتانە یعنی تۆ خۆت ڕێی پێبەی بڵێ قەیچەکە تۆ ئەگەر ئەو نەت حەز لە مناڵ و ئەو نشەی دای مناڵی باژنێکی تربێنە و مناڵمان بێ بەڵام پەیوەندیەکەمان زۆر بەهێز بێ ئەو مناڵانش هەروکو مناڵی خۆم سێرەکەم هەروکو مناڵی خۆم لە باوەشیان نەگرم ینی ئەگەر تۆ لەوانی ئەم شتانە بڵێ بە مێردەکەش تۆزێت نەرمتر بێت و میهرەبانتر بێت چکە ئەو ترسەی لە ناخێکە تۆ ڕازی نابی کە ژنێکی تربێنێ ئەمەی لەوە چێوە بکە بیان و بگرێ زۆر جار بیانەکە بەوانە دەرەبڕێ قسەم لەگەڵا ئەکرد قەت ئەم شتم لای هیچ کەسێ نەوتووە تەنها کە دوو بە دوو بووین پێم وتووە ئەگەر تۆ بوویتە لە جێگەی من دڵنیا بە لەو شتە کە من قەت بۆ ئەبد باسم ناکرد و هەرداژەریشتم بە دیارتەوە بەڵام تا ئەها کە قسەی بۆ ئەەکەم تۆزێ باشە بێ لەگەڵ چووە دەرەوە یا تا ماڵی دایکی چوو
وەک خراپ بە دڵنیاییەوە ئەم خەڵکە واز ناهێنێ ئەم خەڵکە واز ناهێنێ هەمووی قسەکە هەمووی لە کوام مناڵتانەوە بۆ مناڵتان نەبوو دایک بە هەمان شێوە دژ بە هەمان شێوە ئەم قسانە ئەکەن ینی ئێمە بمانێ لە قسەی خەڵکی ڕزگارمان ڕزگارمان نابێت لە قسەی خەڵکی ئەمە شتێکە بۆ هەموو کەسێک ینی باوەڕتە بێگە تۆ مناڵیش وایە بە شتێکی تر تەداخلیانە کردی بۆ ژیانی تۆ خەڵک تەداخلەکە خەڵق قسەکە بەڵام ئەوەی گرنگە پەیوەندی خۆت و هاوسەرتە پەیوەندی خۆت و هاوسەرت زۆر گرنگە تۆ گەر بتوانی دانیشی لەگەڵی یان ئەگەر ڕازی بی بۆی کە ژنێکی تر بێنە بەڵام بۆی کە میهرەبان بێت لەگەڵ تۆیە هەم ئەو ژنەشی کە ئەیهێنێت ینی کەسێک بێت کە شیاوی ئەوە بێت کە هاوشانی خۆت بێ بۆی کە دواتر تەفاهم و تێگەیشتن لە بینتانە زۆرتر بە باوەڕتە بە من هاوڕێیەکی زۆر نزیکی خۆم هەیە کە کەلوانی کە مناڵی نەئەبوو ئێستا هاوسەری ژنی هێناوەتەوە ڕاستە سەرەتا زۆر ناڕەحەت بوو زۆر بێتاقەت بووە بەڵام دواتر ڕاحەت لەگەڵ بابەتەکەیە چکە لە سەرەتایوتم هیچ ژنێک نییە ڕازی بێ کە ژنەکەی مێردەکەی ژنی بەسەرا بێنێ ئەمە قورسە وەکو ئافرەت قورسە ئەمە بەڵام میترەوە کە قەدەرێکە و ڕوبەڕوو تەبێتەوە ڕازی بوو کە مێردەکەی هاوسەرگیری بکاتەوە و ئێستا 4 مناڵیان هەیە ینی باوەڕتە بێ زۆر جارکێت بۆ لای ئێمە خەمی مناڵەکانی تێڵێ مناڵەکانم ئێستا لە داوام هاتوونەتە بچم بە شوێنیانە بیان بەمەوە بە ماڵە خەمی ئەڵێ مناڵەکانم ئەوەنە ئەڵێ مناڵەکانم ینی واسەکە هەیە 4 مناڵە مناڵی خۆیەتی ئەوەنە بە خەمی ئەو مناڵانەوەیە ئەوەنە خەمیانەخوا ئەوەنە پێداویستەکانیان بۆ دابینەکە شەو لەگەڵ خۆیانە ئەی خەوێنێ ینی تەسەور ناکەیت چۆنە بۆ ئەو مناڵانە ئێستا ئەڵێ ئێستا ژیانم زۆر خۆش ئەستەکەم 4 مناڵیشم هەیە هەم هاوسەریشم لەگەڵمەوە هەم هاویەکەشم کە پێڵین هەوێ ئەڵێ زۆر بینمان خۆشە لەگەڵیە جا لەبەرەوە ئەم لە مشکی خۆت دەربێنە کاتێکە هاوسەرگیری بکات و تر تۆ ژیانت تێکە چێتەوەکو کارەکەرێ سەیرەکری لە ماڵەکەیان نەبوو شێوازە نییە کە تۆ بیریەکەیتەوە سێ بەشەی هاوسەرەکەم هۆکاری ئەوە بوو کاو نێوانمان تێکچە من لێسا جیا بوومەتەوە جابوویتە توێستە لەگەڵی بەڵێ جیا بووشمەتەوە بۆ بڕێشمە بۆ ئەبەت چوو ناکەمەوە قەت زەواج ناکەمەوە هۆکارەکە ئەوە بوو کە ئەو زۆر منی ئەشکان لەناو هەر هەمویانە من چەند جارێ 2 ساڵی سەرەتایی و کرە با بچم ژنێکی تر بێنم هەر بە سوعبەتەوە من جاقی چێکە خۆشن ژنی نەخواردووە بەڵام وای لێ هات خۆی وای کرد کە من ئەو ترسم لا دروست بێ کە بزانم تۆمە ئیهمالەکە بۆ ئەو زین چۆنە خۆی زۆر جار ئێمە کۆمەڵێک ترس هەیە لە مشکی خۆمانە دای ئەنین پێ ئەوترێت ترسێکی وەهمی ینی ئەم ترسە هێشتا ڕووی نایەوە ئێمە ئەترسین هەندێک شت هەیە لە ژیانە هێشتا ڕووی نایەوە ئەمە ترسێکمان هەیە بەرامبەری بۆیە ئەم حاڵەتی تۆش ئەو ترسە زۆرە کە بەردەوام ڕوبەڕوود بۆتەوە طبعاً وای لێ کردووی لەوانەیە لە ژیانیشتا لە مامەڵەی ڕۆژانشتا ئەو ترسە ئەو نەزاڵ بوو بێ بەسەرت نەوتوانی بێ مامەڵێکی ڕۆژانی ئاسایش بکەی لەگەڵ هاوسەرەکەتە وایە بەڵێ چکە تەسیرت یەکە و بێتاقەتەکە بە ئەکیدی زۆر وەمان لێ هاتەبوو شتەکە زۆر ناخۆش بوو کە هاتەوە من خوای گەرمێوارە نەیاتەوە با بڕوا بۆ شوێنێکی تر بەز نەیاتەوە ئازیزان ئێوە چیتان هەیە لەسەر ئەم کەیسەگەری و شتێکتان هەیە ئێمە توانین بینە لای ئێوەش ئێوەش قسەی لەسەر بکەن فەرموو خاتونگیان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر خۆشحاڵ بووم ئێمە خۆشحاڵتر مامۆستاگیان من ناسراوم هەیە دوای 18 ساڵ خوا مناڵێکی یاونەتێ دوای 18 ساڵ بەڵێ دوای 18 ساڵ اینجا خوای گەورە مناڵێکی یاوەتێ بەس لەگەڵ ئەوەیشا ئەم پیاوە زۆر بە قەناعەت بوو زۆر لەگەڵ دڵی ئافرەتەکەیا بوو ئەوید مناڵێ لە تۆ نەبێ ئەسڵەن نامەوێ چواردەورەکەی زۆر ئیهانی پیاوەکەیان نەکرد زۆر جار هاتوو چۆنە ئەما لەگەڵ ماڵی باوکی لەگەڵ براکانی ئەوی بەس تۆ ئەبێ بڕۆی ژیانێکی تر دابین کە ژنێکی تر بێنی چونکە پیاوەکە بەتەمەنتر بوو لە ئافرەتەکە بەڵام پیاوەکە لە هەمان کاتە ئەوید ئیلا من مناڵێک لەو ژنە نەبێ نامەوێ بە هیچ شێوەیەک زۆر بەختەوەر بوون زۆر ژیانێکی خۆشیان هەبوو ئێسش خوانەی بڕێکوڕێکیان هەیە ئەو پەڕی مرتاحن ئەو پەڕی ئیسراحەتن لەخوا بەزیابێ ژیانێکی باشیان هەیە لەخوا بەزیابێ خوای گەورە چونکە یعنی هەر قەناعەت بوو پیاوەکە لەگەڵ دڵی ئافرەتەکەیا بوو میناشکێنی نەئەکرد بە هیچ شێوەیەک دەی خوای گەورە شکر بێبەشی نەکردن خوا کوڕێکی یاونەتێ الحەمدولله ئەوە نەتیجەی ئارامگری نەتیجەی سەبرگرتن نەتیجەی ئەوەی کە خۆت تەسلیمی خوای گەورە ئەەکەی ئەمانە هەمووی ئەها بەرهەمەکەی چۆنە بینیت سپاس بخوا لەخوا بەزیابێ خوای گەورە بەشی هەموو کەسێ بە ئێستا زۆر مرتاحن زۆریش دڵیان خۆشە لەگەڵ ئەوە یا پیاوەکە هەتا ئێسەیش یعنی دوای ئەوە 24 ساڵە ئەوان زەواجیان کردووە یە کوڕیان هەیە ئەڵێ سەیری کوڕەکە ئەەکەم وازانم نەک کوڕێک وازانم 4-5 کوڕ و 4-5 کچم هەیە خۆی گەورە بۆیان پارێزە ئینشەڵڵا لەخوا بەزیابێ گەورە بەشی هەموو کەسێ با لە هەمان کاتیشا هەیە دوای 12 ساڵ ئێستا حالیان جیابەتەوە لەسەرەوەی کە مناڵی نابێ لە ئافرەتەکەیە کە نایبێت یعنی پیاوەکە و توێتی من تاکەی چاوەڕوان بکەم لە تۆ تاکەی دانیشم کە تۆ مناڵە هەبێ شوێن نەماوە نەگەڕێم ئافرەتە لای شێخ
لەگەڵ ڕێزما شێخ خوای گەورە دروستی کردووە. ئایا شێخ ئەتوانێت مناڵ بابەتۆ بە ئیزنی خوای گەورە نەبێ؟ کەس ناتوانێت ئیلا خوای گەورە. اینجا دەیەوە تا ئێستا فەقیرە زۆر شتی کردووە، ینی ماوەیەکی زۆر کەوت فەقەراتی ئێش و ئازارێکی زۆری پێگەشت بوو چوو بۆ لای شێخێوتی بووی من چارەسەر دەکەم. پشتی ئازاری زۆری پێگەشت بوو، دەوری 15-20 ڕۆژ ئەم ئافرەتە لە جێگا کەوتووە لەبەرەوەی کە بچێ یعنی چارەسەرێ وەرگرێ بۆ مناڵ. هیچیش نەبوو لەگەڵ ئەوە، بەس ئازارەکەی چەشت، دانی پارێکی زۆریشی سرف کرد. بەڵێ بەداخەو پارێکی زۆر یان ئەڕوا لەمانەیە و کە دواتریش ینی زۆر گرنگە ئەمە هەموو خاتونێک بەمە بزانێ کە پەنا بۆ هیچ شوێنێکی نایاسایی نازانستی مەبە بۆ چارەسەر، پەنا بۆ هیچ شتێک لەمانە مەبە، چکە هەمووی هەڵخەڵەتاندنە، هەمووی قۆڵبڕینە، پارێکی زۆریشی لێ کێشێتەوە و کە هەر شتێکیش بۆ نمونە بە تایبەتی مۆزوعی کە ئەم باسی کرد مەسەلەی مناڵ زۆر جوان وتت، هەر شتێک کە ئیزنی خوای گەورەی لەسەر نەبێ هیچ کەس ناتوانێت بۆ بکات بە تایبەتی مناڵ. تۆ دوژمنایەتی لەگەڵ خوای گەورە ئەیکەی، لەگەڵ ئەو ئافرەتەیە بۆ ئەیکەی، وانێ خوا ئێ ژۆک و تۆ حەزەکا ببێ بەدایک، تۆ حەزەکەی ببی بەباو، لە هەمان کاتە ئەو لە تۆ زیاتر حەزەکا ببێ بەدایک. بەس ئەوە کە من ئەڵێم ئێستا جیابەتەوە بەردەوام ئیهانەی کردووە، میناشکێنی کردووە، و توێتی من دڵم نە بە ماڵ خۆشە، نە بە سەرۆت و سامان، بە هیچ شتێک خۆش نییە، چونکە تۆ مناڵی نابێ. ئێوە توێتی منش حەز ئەکەم وەکو تۆ ببم بە باوک، منیش تۆ چەندی حەزی بۆ مناڵ هەیە، من زیاتر شوێن نەماوە نەگەڕێم، ئێش و ئازارێکی زۆرم چەشتۆ لە ژێردەستی دکتۆرە هەموو لایەک چووم کە خوای گەورە نەیە دەسەڵاتی من دەسەڵات نییە بزڵ توێتی من تۆم ناوێ ئیلا ئەبێ ینی بۆچی بەستەنها ئافرەتەکە لێرە زەحێبە لە پێناوی چییە؟ ئەی ژۆک و تۆ حەز ناکات بێ بەدایک، ئەی ژۆک و تۆ حەزەکە ینی تۆ چەندی حەز بەوە ئەەکەی مناڵەکە لە باوەش بگری، ئەو بە هەمان شێوە زیاتر زیاتریش زیاترە، حەز و ئارەزووی زیاترە، بەس کەسێک ئەیا باڵا دەستی نییە، ئەوە ناتوانی دوژمنایەتی لەگەڵ خوای گەورەیە بکەی. دەستە خۆش بێ خاتونگیان دەست خۆش. طبعاً بۆ ئەم بابەتەی تۆ کە ئێمە ئەزانین کە هەموو شتێک لای خوای گەورەوەیە، هەندێک کێشەش هەیە دەسەڵاتی مرۆڤی تیانە. جا لەبەرەوە وەکو ئەم خاتونە ئازیزەش کە لێرە باسی کرد، یعنی 2 ساڵ ئێوە هەوڵی عیلاجتانە، 2 ساڵەکە ئەم پیاوە کەوتە تانە و تەشەر و ئیهانە پێکردن و قسە پێوتن و ئەمانە. یعنی ئەگەر سەبری بگرتە، ئەگەر ئارامی بگرتە، وەکو باسی کرد دوای 18 ساڵ مناڵیان بووە، یعنی دوای 18 ساڵ هەیە، دوای 12 ساڵ هەیە، دوای 10 ساڵ مناڵی ئەبێ. جا لەبەرەوە ئەمە پەلەکردنێکی زۆری پێ و دیار بوو کە پیاوەکەی سەر دەستی کرد بە پەلەکردن لە ئەوەی کە دژایەتی بکە، بەڵام دژایەتی کێشەکە، دژایەتی قەدەرێکی خوای گەورە ئەکا کە ئەمە زۆر بڵین ترسناکە تۆتە دژایەتی قەدەرێکی گەورەی خوای گەورە بکەی. بەڵام ئەگەر ئێوە ڕێز و خۆشەویستی و تەفاهم و نەرمونیانی و میهرەبانی هەبوایە، ئەو کاتە ئەها دەستی خستە سەرشانی تۆ، ئەیود ئەمە شتێکە دەسەڵاتی تویتیانە، ئەمە شتێکە لەلایەن خوای گەورەوە، ئێمە ئارامەگرین تا ماوەیەکی تریش ئارامەگرین و ڕوبەڕووی هەمووی ئەو قسانە ئەبینەوە کە خەڵک دەربارەمانەکات. جا لەبەرەوە تازە ئێوە گەشتونەتە ئەوەی کە جابوونەوە هەڵبژارد. ئەگەر زۆر جار کە ئێمە بزانین لەگەڵ پیاوەکە هیچ سوودێک نییە، هیچ ئیسپادەیەک نییە، وەزعەکە بەرەو خراپترە ڕوا، بۆیە ئەو کاتە مەسەلەی جابوونەوە یەکێکە لەو چارەسەرە ناچاریانەی کە پەنای بۆ ئەبرێت. بەڵام من هیوادارم کە تۆ ژیانێکی تازە دەست پێ بکەیتەوە، تەسلیم نەبی بڵێ ئیتر تەواوە بێتاقەتی و خەم و خەفەت ڕوبەڕووت بێتەوە بۆ زۆر. مامۆستاگیان من لەوەیە ناچار بووم، چونکە پێی ئەوتم من ژنی دووەمە هێنم، تۆ دائەنیشی دانیشە، دانانیشی فەرموو دەرگا کراوە، هەموو کەدەم قسەی ئەکرد. بەڵێ تۆ لە ناچاریە، وەکو چۆن ئەڵم جابوونەوە تەلاق ئەمانە شتێکە چارەسەرێکی ناچاریە کاتێک کە ئافرەت پەنای بۆ ئەبات یا خودت پیاوێک پەنای بۆ ئەبات. بەڵام ئەو پەلەی کرد، ئەوکو پیاوانە نەهاتە ناو بابەتەکە، ئەگەر وەکو پیاوانە بەهاتایەتە ناو بابەتەکە، ئەگەر ڕێز و خۆشەویستیەکی زۆری هەبووە قەت پەنای بۆ ئەو نابڕ یەکسەر دەستکا بە ئیهانەکردن و بێتاقەتی. دڵنیا بە کە ئەو نەتیجەی کارەکەی خۆی ئەبینێتەوە، بەرهەمی کارەکەی خۆی بینێتەوە، چکە ئیترەمە خوای گەورە حەقی هیچ کەسێ بەسەر هیچ کەسێکی ترۆ ناهێڵێت. جا لەبەرەوە تۆ بەڵام ئەوەی کە گرنگە بۆ تۆ کە ئێستا هاتوویتەتە ئێرە ئەویش ئەوەیە کە تۆ تەسلیم نەبی بۆ ئەم حاڵەتە، یعنی وامە کە
کێشەی هەموو ژیانە داگیر بکە تۆ توانات هەیە تۆ لێ هاتوویت هەیە تۆ ئیش لەسەر کەسایەتی خۆت بکە خۆ بەدەستەوەدان و تەسلیم بوون ئەمە حاڵەتی لاوازی دروستەکە بۆ ئافرەتان جا لەبەرۆ زۆر گرنگ بە لە هەر کێشەیەکە کە دەسەڵاتی خۆتی تیانە بۆ تەسلیمی ڕاستە تەسلیمی خۆی گەورابی بەڵام لە ژیانە خۆت بەدەستەوە مەیە خۆت بێتاقەت مەکە دڵنیە بە ئەمە خێرێکی تیا بۆ تۆ یعنی ئێمە ئەبێ یەقینت هەبێ لەوەیە کە هەر شتێک دەسەڵاتی خۆتیانە بوو دڵنیا بە و یەقینت هەبێ کە خێرێکی گەورەی تیا بۆ تۆ عەسا ئەن تەکرهوا شەیئا وهو خەیر لەکم ئێمە دواتریش زیاتر لەگەڵ بەڕێستا دائەنیشین و زیاتریش لەگەڵ تا ئەبین و بەجێشت ناهێڵین بۆ شێوازە بەردەوامیش لەگەڵ تا ئەبین بەڵام ئێمە کەیسێکی تریشمان هەیە کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەیە پێش ئەوە من کە زۆر دائەنیشتم لەگەڵیا ئیتر دایما ئەمود باشە ئێمە لەوانەیە کوڕێکمان بێت تووشی گەورەترین بەڵامان بکە لەوانەیە لە گەورەبوونە ئەو بەدای دێڵە پیا و کوژێکی لە دەربچێ مافیەیەکی لە دەربچێ هیچ شتێک نییە لەم ژیانەیە کە ڕوبەڕووی مرۆڤ بێتەوە بە مەرجە دەسەڵاتی خۆتیانە بێ خێرێکی تیا من مناڵێکم ببێ قەیناکە باوە تووشی گەورەترین کێشەم بکە تۆ بەزا مناڵەکە ببێ من هیچی ترم لە تۆ نایە ئەوە شتێکە بێمە یەقینمان هەبێ لەم دنیای بگەینە دەرەجی یەقین لەو بابەتەیە کە ئێمە هەر شتێک ڕوبەڕوومانە بێتەوە دڵنیابین کە خێرێکی گەوری تایە بۆمان و دڵنیاش بە کە خوای گەورە بەم شێوازی بۆ تۆ هەڵبژاردووە ئەم هەڵبژاردی خوای گەورەیە و دڵنیاش بە خێرێکی گەورەی بۆ تۆ تایە کە تۆ بڵێ خێرێکی گەوری بۆ من تیا مرتاحەبی ڕۆکەیتە خوای گەورەڵی خوای سوپاس بۆ تۆ خوای سوپاسگوزارم کاتێک کە سوپاسگوزار بی خوای گەورە بەرەکەت و نیعمەت و ڕەحمەتی خۆی ئەبارێنێ بەسەرتە بەڵام کاتێک کە سوپاسگوزار نابی سێرەکەی هەم لە ژیانە ئێستا ئەو پیاوەی کە بەڕێزت باسیەکەی هەم لە ژیانیا کە پیاوێکە بە نەیتوانی سوپاسگوزار بێ و نەیتوانی ئارامگر بێ ئەو لە قیامەتیشە نەتیجەکەی ئەبینێتەوە مامۆستا من دایما ئەوە ئەڵێم ئەگەر ئەو لە پشت من بیایە ئەو ڕۆژە تەنها لەگەڵ لەما بهاتە بۆ لای ئەو شێخا کە بەس تەنها بەناو خۆی ناوناوە شێخ هیچ شێخ نەبوو ئەمان نەئەیتوانی ئەو بەرامبەر من بکە ئەو هەڵەی کە کردی نەئەیشی توانی ئەوە بکات کە بەردەوام بێ لەگەڵیە چکە ئەمانتوانی بەیەکەوە شکاتی لێ بکەین کەەوە شوێنێکی وای بە دڵنیایە توی سام ترسەتە وای لێ کردو ئێستاژ ناچی شکاتی لێ بکەی ئەگی ناگەر ئەو ترسە نەبێ تۆ مەفروض وایە بچی لە محکەمە شکاتی لێ بکەی بۆی هیچ ئافرەتێکی تر توش نەبێت یعنی من زۆر جار هەیە ڕاستە ئێمە بینە قوربانی شتێک بەڵام ئێمە ناڵین ئافرەتی تر توش ببێ جاوە زۆر گرنگە هەر دواتریش پێم خۆشە یان تۆ شکاتێکی لەسەر تۆمار بکەی بۆ ئەوەی هیچ ئافرەتێکی تر تووشێم حاڵەتە نەبێ و بە هیچ شێوەیەکیش تکایە خاتونەکان بە تەنها مەچنە لە ئەم شوێنانە چکە کاتێکە بە تەنهابی ئیتر تەواو ئەو زەفەر پێبە بەڵام بەتەمە بندوو هەمیش مەچن هەر ئەسڵەن لە ئەسڵا مەچن و دواتریش تۆ بۆ تێستا شکاتی لێ بکەی هەر لە محکەمە شکاتی لێ بکەی تۆ تازە مادەم جابوویتە تۆ لە مێردەکەت ئەو ترسە شەنە ماکاڵی مێردەکەم پێم بزانێ بڕۆ شکاتی لێ بکە ئازانە بە هیچ ئافرەتێکی تریش توش نەبێت ئێمە دواتریش هەر لەگەڵ تابین هەنگاو بە هەنگاویش لەگەڵ تابین بەڵام ئێمە ئێستا کێسێکی ترمان هەیە پێویستی ئەو کێسەی تریش بین و دواتریش لەگەڵ تۆ زیاتر دائەنیشین بۆیە خۆشەویستانم ئێمە ئێستا چینە لاوە کێسێکی تر کە کێسێکی ترمان ئامادەیە بۆیە دوای ناوبڕێک و دێنەوەلاتان ئازیزانی دیمن تیوی جارێکی تر سڵاوتان لێبێت ئێمە پێش ناوبڕەکە کەیسێکمان هەبوو و دوای ناوبڕەکەی سا کەیسێکی ترمان هەیە کە هەر لەسەر بابەتی نەزۆکیە ئەمانەوێت بیدوێنین و قسەی لەگەڵا بکەین بەخێر بێ خاتونگیان بەخێر هاتی سپاس دەکەم سەرەتا سواز بە ئەم دەرفەتی کە بە منتان ناو بتوانم ژیانی خۆمی تیا باس بکەم من ماوەی نزیکی 7 ساڵ بوو ئەوسەرگیریم کردووە و دوای ئەوە دوای نزیکی 3 مانگ ئیتر قسەکانی خەستوم و دووشەکەم و قسەی زۆر خەڵکی تر هاتە سەرشان و کە ئەیانوت بۆ مناڵە نابێ دوای 3 مانگ دوای 3 مانگ بۆ مناڵە نابێ ئیتر قسەی زۆر ناخۆش ئاهاتە سەرم و قسەی زۆر ناخۆشیان ئەکرد کاتێک کە میوانمان ئاها دەستیان ئەکرد بە قسەکردن بەیەکەوە و قسەی زۆر ناخۆشیان ئەکرد دوای 2 ساڵ منیش بە هەمان شەوتم با مناڵێکمان بێت و نەجاتمان بەر لەم قسەکردنە و زۆر دکتۆرم کرد و دکتۆرەکان ئەیان تۆ هیچ عیبەکە نیە و ناومان نەئەبوو لە کۆتایی یەکێک لە دکتۆرەکان پێوتم بە هاوسەرەکە شەفەحەز بکات کە بە هاتمەوە بە هاوسەرەکەم وت کێشێکی گەورە دروست بوو و زۆری پێ ناخۆش بوو هەتا لەسەر ئەوە لێیام بە جۆرێک لێیام کە 3 ڕۆژ نەمتوانینان بخۆم يعني هلا سريك بيو توب تشت فحص كات بالله لسريك بيو متبوك فحص كات بجو يعني وهالي يوم كنم أجواني نام بخوم شقي الله بدرجة تناقم
ودوای ئەوە کاتێک کە چوو بە خوشک و دایکەکەیشی وت خوشک و دایکەکەی کە کاتێ هاتنە سەرەوە بۆ لای من ئەوانش زۆر بە قسەی نەشیا و بە وشەی ناشرین هاتنە سەرەوە پێیانەوتم تۆ خۆت نەزۆکی ئەتەوێت نەزۆکەکە بەسەر کوڕەکەی ئێمە بسەپێنیت بڵێ کوڕەکەی ئێمە مناڵی نابێ زۆر تەحمولی قسەکانیانم کرد و زۆر چاوەڕێ بووم کە خۆی گەورە مناڵێکمان ببەخشێت بەڵام چۆن جاریش بە هاوسەرەکەم ئەو دکە بچێ فەحسکات هەمان جار بە هەمان جاری پێشوو لی ئێمەوانێ شتی زۆر ناخۆشی بەرامبەر ئەکردم قسەی نەشیا و وشەی ناشرینی بەکار ئێنا بەرامبەرم ئەوانە زۆر ئازێتی ئەیان هەتا ماوەیەک زۆر بەرگەم گرت دوای ئەوە لە تەحملمان نەما و جیا بوومەوە لە هاوسەرەکەم وهای لێکردم فشارێکی زۆری بۆ ئێنام کە ژیانێکی زۆر تووشی کە ئابە بوو بووم منیش حەزم ئەکرد مناڵێکم هەبێ و لەسەر ئەو قسەکردنە لا بچێت ئەو قسەکردن شتە لەسەر من لا بچێت ژیانەکەم زۆر ناخۆش بوو تەحملم نەما و جیا بوومەوانە دوای ئەوە هاوسەرگیریم کرد دوای چەندی هاوسەرگیریت کردەوە؟ لە دوای ساڵێک هاوسەرگیریم کردەوانێ خۆی گەورە مناڵێکی یاپێ مناڵەکەم ئێستا 6 مانگە سپاس بۆخوا لە دوای ساڵێک کە تێپەڕی بەسەر هاوسەرگیریەکەمە هاوسەرێک پێشوم تەلەفۆنی بۆ کردم وتی بەدە گریانەوە تەلەفۆنی بۆ کردم وتی من زۆر داوای لێبوردن ئەەکەم لەبەرەوە هیچ خەتایەک لە من نەبوو لە تۆ نەبوو خەتاکان لە من بوو ئێستا هاوسەرگیریم کردوتەوە من و هاوسەرەکەم لێویش مناڵم نابێ و خەتاکە لە منە بەڵام هاوسەرەکەم ئەوەندە خراپە لەگەڵما ناوێرم قسەیەک بەرامبەر بکەم بە ناشرینترین شێوە جوابم ئاهاتەوە و براکانی بان ئەکا بۆم یعنی نەزۆکیەکە لە پیاوەکەیە بوو بەڵێ نەزۆکەکە لە هاوسەرەکەم بوو نەسپاس بخۆ تۆ مناڵت بۆ و ئیسا ئەو مناڵی نییە لە دوای ساڵێک یعنی دیارەوەی یەکسەر هاوسەرگیری کردوتەوە بڵێ ئەو کە هاوسەرگیری کردوتەوانە بۆی تەرگەوتۆ کە غەڵەتەکە لە خۆی بووە خۆی گەورە ئەیوە لێ کردو کە مناڵی نەبێ بەڵام ئەو قبوڵی نەئەکرد کە لە کاتێکە لەگەڵ منابوو بچێ فەحسکە یعنی ئەگەر هاوسەرەکەم بۆ شێوازەی بمزانیا بۆ شێوازەیە سن بەخوا ئەم خستە سەر چاوم و قبوڵم ئەکرد کە بۆ شێوازەیە بەڵام ئەو زۆر وشەی نەشیا و زۆر جار لەیان و فشاری زۆری دەرونی بۆ ئەهێنام کە نەمتوانی لەگەڵ ئەو ژیانەیە يعني ژیان بەرمەسەر لەگەڵیا من ئەمیز ئەو قسانە نەمێنێت بەڵام ئەو هەر هیچ قبوڵی ئەوانی نەئەکرد ئەو خۆی بەلایەک بۆستێ قسەکردنی دایک و خوشکەکەی بەلایەک بۆستێ کە دایک و خوشکەکەی بەناو خزمەکانە بڵاویان کردەوانێ کە گوایە من نەزۆکەم کوڕەکەی ئەوان عیبی نییە لەگەڵەوەشە تۆ چوو بوویتە تەلای پزیشک و بە تۆشی و تۆ کە تۆ هیچ عیبێ نییە زۆرینی دکتۆرم کرد کە هیچ وتی تۆ هیچ عیبێکی نییە ئەنجا هێشتا قسەشیان خست بۆ سەر هەر قسەشیان خست بۆ سەرم یعنی بڕوان وانە بوو کە من عیبم نییە ئەوان ئەیانویست شتەکە بستپێن بەسەر میانیان ئەویست بڵێن کوڕەکەی من ئێمە نەزۆکە ئەیانویست هەر ئەبێ بڵێ تۆ نەزۆکیت بەجددی من بۆیە ئەم قسانەکەم لەناو ئێمەیە پیاو سالاری زۆر هەیە یعنی خراپی بەرامبەر ئافرەت زۆر ئەکرێ بۆچی ئەنی بچ پێویست ئەکات چه خراپەیەک لەوەیە ئەو هاوسەرەی من بچوایە فەحسی بکردایە ئەمە فەزلی خۆی گەورەیە بەسەر شانی ئەگەر منیش بوومایە ئەو فەزلێکە کە خۆی گەورەیەتی بەسەر شانی ئێمەیە ئەبێ کە خۆی گەورە هەچیە بە ئێمە قبوڵی بکەین نابێ لاریمان هەبێت لەوەی کە خۆی گەورە شتێکی یاوە بەسەر ئێمە و ئێمە پێمان ناخۆشە ڕاستە ئێمە پێمان ناخۆشە بەڵام لەوانەیە خۆی گەورە ئەو پێ ناخۆشبوونی ئێمە ئەگەر من مناڵم ببووە لەو هاوسەرم لەوانەیە ببووە بەڵایەکی زۆر گەورە نەک بۆ من بۆ ئایلەکەی ئەو بۆ زۆر کەسی تری ژیانی زۆر کەسی تری لەناو بردای ئەو بناڵی کە من ئەم بوو حکمتێکی تایە حتمەن بۆیە خۆی گەورە مناڵی نییەوە ببن و وهەی لێ کردووە کە هاوسەرەکەی من مناڵی نەبێت بەڵام ئەوان قبوڵیان نەئەکرد بچن فەحس بکەن جایسا پەشیمانە و تەلەفۆنی بۆ تۆ کردو پەشیمانی خۆی دەرەبڕێ حتا بە تەلەفۆنی بۆ کردم ئەگریا وتی سوێن بەخوا زۆر پەشیمانم کە لەوەی ئەو کارم کردووە من قبوڵم نەکرد بچم فەحس بکەم ئەگەر قبوڵم بکردایە بچم فەحس بکەم و بە داواکەی ئەو کاری کە خۆی گەورەیەتی بەسەر شانی منە ڕازی ببوومایە لەوانەیە ژیانمان زۆر خۆش بووە بەڵام ئێستا هاوسەرێکم هەیە مناڵیشم نییە لێو حتا ئەو زۆریش خراپە بووم و ناوێرم هیچ شتێکی لەگەڵ بڵێم یەکسەر ماڵی ئایلەکەی خۆی باڵ ئەکا و براکانی باڵەکە بە شێوەیەکی زۆر ناشرین تەسەڕوفات لەگەڵ منە ئەکەن یعنی من مەبەستم لەمەیە کاتێککە ئەم شتە باز ئەەکەم خۆی گەورە ئێمە مرۆڤەکانی بە شێوازێک دروست کردووە کە لە کۆتاییەوە لە سەرتا دروستی کردوین هەتا کۆتایی باش و خراپی بۆ ئێمە ئێستا تۆ ژیانت چۆنە لەگەڵ ئەم هاوسەرە تازەیەتە زۆر باشە سپاس بەخوای گەورە مناڵێکمان هەیە کە 6 مانگە و ژیانمان زۆر خۆشە دەخوا بزیابێ الحەمدوللیلا ئەها خۆی گەورە پاداشتی یایتەوە بەو شێوازە طبعاً ئێمە
هەر بۆ ئەو هاوسەرەشت کە ئێستا پەشیمانە کە ئێستا بێتاقەتە کە ئێستا لە وەزعەیە ئەژی طبعاً ئەمە نەتیجەی کارەکەی خۆیەتی نەتیجەی ئەو کارێتی کە سەبری نەگر کە ئارامی نەگر کە نەهات لەگەڵ تا هەندێک پشکنین بکات چونکە یەکسەر تۆمەتیان خستە سەر تۆ بۆ شێوازە تویان شکانە و لێشی لیانیشی بەکارێنە بەرامبەرت ینی بەڕاستی ئەمەی کێکە لەو شتانی کە من ئەمێ زۆر بە پیاوان بڵێم لەم بابەتانەیە لە بابەتی هاوسەرداریە ینی تۆ گەر خۆشەویستی نەبێت لە نێوانتانە ئەگەر ڕێز و احترام نەبێت لە نێوانتانە ئەو خێزانە پێک نایەت ئەو خێزانە ناتوانێت بەردەوام بێ بۆیە بوونی خۆشەویستی بوون و ڕێز و احترام بۆ ئەوەی کە تۆ هەست بۆ بکەیت و ئەو هەست بە تۆ بکە لێک تێگەیشتن هەبێت لە نێوانتانە گرنگی بێتان هەبێت لە نێوانتانە ئەمە زۆر گرنگە ینی بەڕاستی پێغەمبەر درودی خوای سەر بێ ئەفەرمێت لە کۆتا وەسێتی ئەیفەرموو ئستەوصوا بالنساء خەیرا ئاگاتان لە ئافرەتەکان بێ یعنی ئەمە وەسێتی پێغەمبەر بۆ درودی خوای لەسەر بێ بۆ هەموو پیاوان کە لەگەڵ ئافرەتەکانیانە باش بن جا دوای ئەوەش تۆ ئەگەر لە حاڵەتێکیشە مناڵ لەبوون لە تۆیە بووە بۆچی یەکسە دەسەکە بەلەیان بۆچی دەسەکە بە قسەی ناشرین ینی بەڕاستی ئەمە شتێکە لەلایەن خوای گەورەوەیە یعنی کاتێککە تاقیمانەکاتەوە تاقیکردنەوەکانی خۆی گەورەی چی بێ حکمت نییە ئەنیمانە هەمووی حکمەتی تایە تاقیکردنەوەکانی خۆی گەور بەڵام ئێمەی مرۆڤ نازانین حکمەتەکە لە چیە ئێمەی مرۆڤ دووربین نین بەو دەرەجەی کە بزانین حکمەتی ئەم بابەتە لە چیە لە دوای چەند ساڵێک لەوانەی حکمەتەکەی دەرکەوێت بەڵام ئێمە ئیسا نایزانین لا جاریوە حکمەتەکەی لەم دنیاشە دەرناکە لە قیامەتە حکمەتی زۆر شت لە ژیانمانە دەرەکەوێت ینی کاتێککە هەر کەسێک کە نەزۆکە ئیتر ئاژنەکە بێ یاخود پیاوەکە بێ ینی ئەبێ کاتێک کاڵم تەسلیمی خوای گەورە بین کە ئەمە فەزلی خوای گەورەیە بۆ هەرێکە لێمەکە تاقیەکرێنەوە ئەبێ بژزانی دڵنیاش بین کە حکمەتێکی تایە و حکمەتەکە لای خوای گەورەوەیە بەڵام مەسەلەی لیان مەسەلەی خەفەتدان بەژن مەسەلەی بێتاقەتکردنی ژن ئەمە شتێکە خوای گەورە بە هیچ شێوەیەک ڕازی لەسەر نییە یعنی ئێستا ئێمە زۆر جار کە قورئانی پیرۆز ئەخوێنمەوە هەندێک ئاەت هەیە بە تایبەتی کە خوای گەورە باسی ئافرەتانە کاتایە کەمە گەورەیەکی زۆر گەورەیە بۆ ئافرەت کە خوای گەورە لە ئاەتەکانە زۆر ئەفەرمێت کە کاتێ باسی ئافرەت دەفەرمێ لا تەحزەنی یا خود لا تەخافی ئێستا بۆ نمونە لە سوورەی مەریەمە خوای گەورە کە لە ئاەتێکا فەرمێ فەناداها من تحتها ئەلا تەحزەنی خوای گەورە بە حەزرەتی مەریەم ئەڵێ خەفەت مەخۆ یعنی بۆ چکە خەفەت خواردنی ئافرەت زۆر قورسە زۆر قورس ینی شتێک نییە کە ئافرەتی تر کە خەفەتی خوارشتێکی ئاسان بێ بە تایبەتی بۆ پیا و کاتێک کە خەفەتەیە بە ژنێک خود لە سوورەتی قەسەسا خوای گەورە ئەفەرمێت کەی تەقڕ عینوها ولا تەحزن یان بۆ دایکی حەزرەتی موسا کاتێک کاڵی مناڵەکەت بخەرە ناو ئاوەکەوە ئەفەرمێ فەئەلقیه فی اليم ولا تخافی ولا تەحزەنی یعنی ئەها باسی ئەوەکە کە مەترسە لا تەخافی هیچ مەترسە ولا تەحزەنی ینی خەفەتیش مەخۆ جا بۆیە خەفەت خواردنی ئافرەت شتێکی ئاسان نییە کەواتە پیاوەکان بترسن لەوەی کە خەفەت بی بە ئافرەتێ بترسە لەوەی کە دڵی ئافرەتێک عەزیێت بی چکە گریانی ئافرەت خەفەتی ئافرەت بێتاقەتی ئافرەت هەروە ئاسان نییە هەم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمودەی هەیە لەسەری کە ئستەوصوا بنسائکم خەیرا لە کۆتایی لە سەرمەرگا بێت ئەفەرمی ئاگاتان لە ژنەکانتان بێ ئاگاتان لە کچەکانتان بێ عەزیەتیان نێن ناڕەحەتیان نەکەن خەفەتیان پێنێن و هەمان شێوەش خوای گەورە لە چەندین ئاەتە کە باسی ئافرەتەکرێ بۆ شێوازە باسەکرێ جا لەبەرەوە تۆ خەفەتت خوار بێ تاقەت بووی بەڵام بەرگت کرد دواتریش خەتای تۆ نەبوو کاتێکە ئەو بۆ نمونەکە جیابووە لە تۆ بەڵام سێرەکەی ئەو نەتیجەکەی بینی تۆش نەتیجەی و بەرهەمی سەبر و ئارامی و تەسلیمبوونت بۆ خوای گەورە بینی ئەو تا بزانەها بەرهەمەکەی لای تۆ چەند شیرین بوو بەڵام بەرهەمەکەی ئەو چەند تاڵ و ناڕەحەت بوو بزانینە ئازیزانش ئەگەر پرسیارێکتان هەبێ فەرموو خاتونگیان سەرەتا زۆر سپاسی بەرنامەکەت لە کەما مەساژیان هەر لە سەر باسی ئەو بابەتە یعنی ئێمە چەندها کەسمان هەیە کە بۆ ئەو بابەتە یعنی من هەر ناسیای خۆمان هەیە کە خۆ مناڵی نایەوە پێیان یعنی چون مناڵی کان هەڵگرتەوە بە خێویان کردو ینی بەس لەبەر ئەوەی خۆشەویستی بینی ئەم ژن و پیاوە تێک نەچێت و هەر ناسیاوی کەشمان هەیە خۆی گەورە مناڵی نایەوە پێی لە دوای 7 ساڵ مناڵیەوە پێیان و چون ژنی کیشی هێناوەتەوە بێکەوە مناڵیان بووە یعنی چەندێک ئەو کێشەشیان نەبووە لە دوای 7 ساڵ کە ژنی هێناوەتەوە بێکەوە هەردوو ژنەکان مناڵیان بووە ژنەکە یەکەمیش مناڵی بۆ هەردووکیان بێکەوە مناڵیان بووە یعنی بە سەیری ئەم ژن و پیاوەکە یعنی حەزیان نەکردبووکە بینی هاوسەرێتیان تێک بچێت یعنی پیاوانی ئێستەمان
کێشیان هەیە لەگەڵ ئەوەی کەیان خۆی کێشەیەیان ئافرەتەکە مناڵی نابێت یان بۆ خێزانەکانیان کێشەی بۆ دروستەکە یعنی هیچ پێویست ناکە کە کێشت هەبێت یان ئافرەتەکان خۆت مناڵت نابێت. دەست خۆش بێت کەی تریشەیەت فەرموو. سپاس دەکەم مامۆستاگیان دەستت بۆ بابەتی حساسی کۆمەڵگەی ئێمە بردووە مایکەکە نزیکەیتەوە زۆر باشە. دەست بۆ بابەتێکی زۆر حساسی کۆمەڵگەی ئێمە بردووە لەبەر ئەوەی کە ئێمە تا ئێستاش کە ئەڵێن کۆمەڵگەی مە پیاو سالارە زۆر لە پیاوەکان ئەڵێن نەخێوانی ئێستا ئافرەت دەتوانێت هەموو شتێک بکە ئافرەت یعنی یەکسانی لە مافە لە هەموو شتێکە بەڵام وانە تەنانەت بە ئێستشەوە ئەگەر نەزۆکیەکە لە پیاوەکە بێ یان لە ئافرەتەکە بێ بەڕای من هەردووکی ئافرەتەکە زەحیە ئەیە لە هەردوو حاڵەتەکە هەر لەبەر ئەوەی کۆمەڵگی ئێمە بە زۆرینە تا ئەم کاتش هەر پشگیری لە پیاوەکە و بەڕای من هەر لە ئەوڵێەوە هەردوو کەیسەکەی کە باستان کرد هەردوو خاتونەکە کە باسی کێشەکەیان کرد بۆ سێ خاڵ ئەگەڕێنەوە ئەو سێ خاڵەژەوەیە بناغی هاوسەرگیریەکانیان لە ئەوڵەوە ئەو بناغەیە کە داناوە هاوسەرگیری لەسەر تێگەیشتن نەبووە لەسەر ڕێزگرتنە بۆ یان پچەونە بۆ پەیوەندیەکەیە. دووەمیش قسە و تانەوتەشەری کۆمەڵگەکە کە وای کردووە زیاتر ئافرەتەکە ڕوبەڕووی ئافرەتەکە ئەبێتەوە کە بەداخ و خاتونی یەکەم کە تووشی ئەو حاڵەتە بۆتەوە کە بەڕای من ئەوە زۆر کاریگەری لەسەر ژیانی ئەبێت ئەوەی کە چۆتە لای شێخەکە ئەوە زۆر کاریگەری لەسەر من هەبوو دەستخۆشەوە بەرنامەکەتان ئاگادارکردنەوەیکی زۆر باش بوو. دوای ئەوەش خاڵی سێم ئەوەیە کە ئافرەت بە شێوەیەکی گشتی لاوازە بەرامبەر بە ئەو کێشانێک کە ڕوبەڕووی ئەبێتەوە بۆیە ئەبێ ئێمە کۆمەڵگە پشگیری بکەین هەمومان نەوەکو ئێمەش کە وەکو پیاوەکانی تر قسەی لەسەر زیاد بکەین. سپاس خاتونگیان زۆر سپاس بۆ تێگەیشتنت ئەم خاتونی تریشەوەی قسە بکات. خۆشی بەرنامەکە لە یەکەم مامۆستاگیان وەکو هەموو کەسێکیش کە ئەزانن لە پرۆسی زەواجا ویستن و گونجان هەیە ڕەنگە ویستن ئاسان بێت بەڵام گونجان قورس بێت یعنی نەبوونی مناڵێکیش ناکرێت ئاژا و کێشە بکرێتە ماڵێکە و شیرازەی ماڵێک تێک بچێت یعنی قەیچێکە هەنێک مناڵ هەیە لە خانەی بێ سەرپەرشتان هەڵبگیرێتەوانێ و بەخێو بکرێت خۆ ئەمەش هەر مناڵەوەکو ئەتوانیت هەر خێرێکی گەورەشە هەر سەدەقەکەشی زۆرە یعنی کە تۆ تێگەیشتنێک هەبوو لە نێوان ئەم دوانەیە چ پێویست ئەکات خەڵکی دەرەوە کێشەی عایلەی دروست ببێت. دەستت خۆش بێ خاتونگیان سوپاس بۆ پێشنیارە جوانەکەت. خۆشەویستانم طبعاً ئێمە ئەبێ کۆمەڵک شت هەیە لە ژیانمانە بیزانین بە تایبەتی لە ژیانی خێزانداریە هەم ژنەکە هەم پیاوەکە بۆ نمونە بابەتی نەزۆکی کە ڕوبەڕووی ژنەبێتەوە یاخود ڕوبەڕووی پیاوە بێتەوە ئەمە شتێکە قەدەری خوای گەورەیە لە دەسەڵاتی هیچ کەسێکمانە نییە نە لە دەسەڵاتی ژنەکە نەخود لە دەسەڵاتی پیاوەکەیە مادەم قەدەرێکی خوای گەورەی ئێمە هەمیشە ئەبێ زۆر ئەمە بەلامانەوە گرنگ بێ ئێمە بۆ قەدەرەکانی خوای گەورە تەسلیمە بین چکە نازانی خێر لە چیایە و ناشزانین حکمەتی ئەم بابەتە لە چیایە جا لەبەرەوە من بە هەموو پیاوان ئەڵێم وامەکە تەنها ژنەکە ببێ بە قوربانی توش پیاوانە لەگەڵ یا ئەم جێرە ژێرباری ئەم قەدەری خوای گەورە کاتێکە تەنها ژنەکە ئەبێ بە قوربانی بە تایبەتی لەناو کۆمەڵگەی ئێمەیە کە ئەگەر پیاوەکەش نەزۆک بێ یاخود ژنەکە نەزۆک بێ هەر ژنەکە ئەبێ بە قوربانی جا لەبەرەوەرە پیاوانە بچۆرە ژێرباری ئەم بابەتە تەوان من باسی پیاو ئەەکەم چکە ئێمە نێرینەمان هەیە و پیاویشمان هەیە پیاومان هەیە زۆر بە جوانی چۆتە ژێرباری ئەم بابەتە و جوانترین نمونەشی پێشکەش کردووە لە کاتێکا کە ڕوبەڕووی ئەم قەدەرە بۆتەوە لە ناو خێزانەکە بەڵام هەشمانە وەکو نێرینەیەک من باسیەکەم کە توانی وای کردووە کە وەکو لەکەی سیەکەما بینیمان ئیهانە بە ژنەکەیەکە قسەی ناخۆش بە ژنەکەیەکە کۆمەڵێک عەزابی نەفسی و دەرونی ژنەکەی ئەیە ئەمە چێ لەبەرەوەی کە مناڵی نابێت بەڕاستی ئەمە زۆر غەمبارمانەکە زۆر بێتاقەتمانەکە کاتێککە ئەم حاڵەتانە ئەبینین کاتێککە ئەم کەیسانە ئەبینین بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە ئەبێ بزانین کە خێزانەکانمان ئەگەر لەسەر بناغەیەکی زۆر باش بێ ئەگەر تۆکمە بێ ئەگەر ڕێز و خۆشەویستی هەبێ ئەگەر ترسی خوای گەورە بێ لە دڵی هەریەکەمانە ئەو کاتە سێرەکەین کاتێککە بناغەکە بەهێز بوو ڕوبەڕووبوونەوەی کێشەکانیش زۆر ئاسانە بێ ڕوبەڕووی قەدەرەکانی خوای گەورەش زۆر بە ئاسانی تۆ ئەتوانی مامەڵەی لەگەڵا بکەیت جا لەبەر ئەوە پیاوەکان ئاگاتان لە ژنەکانتان بێ یعنی ڕەجان بەست با تەنها ژنان نەبن بە قوربانی ئاگاتان لێیان بێ قابل لە ژن چیەوێ لەو حاڵەتانەیە کاتێککە دکتۆر پێڵە تۆ نەزەوکیت و مناڵت نابێ
ئەم ژنە چی ئەوێ ئەم ژنە تەنها ئەوەی ئەوێ ئەم پیاوە بە دەستێکی میهرەبانی دەستخاتە سەرشانی بە دوو قسەی خۆش بە گرنگی پێدانی بەوەی کە تۆ من ناگۆڕمەوە بە هەموو دنیا ئەگەر مناڵیشمان نەبێ من ئەم خێزانی خۆم ناگۆڕمەوە بە هەموو دنیا لەناو کەسوکاریە لەناو لە لای دایکی لە لای خوشکەکانی بە ئەم قسانە زۆر بکات یعنی من ئافرەت هەبووە مناڵی نەبووە بەڵام ئەڵێ من مێردەکەم هەموو جارە لە ناو کەسوکاریە لە لای دایکی لە لای خوشکەکانی دەستی خستۆتە سەرشانی منوتۆتی من ئەم ناگۆڕمەوە بە هەموو دنیا ئەمە زۆر خۆشە بۆ ئافرەت خۆ قابلە ئافرەت هەرم دوو قسەی ئەوێ لە پیاو هەر ئەم دەربڕینی خۆشەویستی ئەوێ لە پیاو هەر ئەم احتیمام و گرنگی پێدانی ئەوێ لە پیاو گینا هیچ شتێکی تری ناوێ ئافرەت بەڕاستی ئافرەت لە هەندێک حاڵەتە تووشی زعفە بێت تووشی لاوازی ئەبێت تووشی خەفەتە بێت تووشی بێتاقەتیە بێت جا مێڵە بێتاقەت بێت مێڵە خەفەت بخوا تۆ پیاوی کەواتە کە پیاوبی ئەوێ پیاوانش چیتە ژێرباری ئەوە بۆیە من زۆر ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەندێک لەو پیاوانی کە زۆر بە پیاوانە و مردانە هاتوونەتە پێشەوە بە تایبەتی لەم مەسەلانەیە کە توانیوانە مامەڵەیەکی زۆر باش بکەن بۆیە داواکارم کە لە هەموو پیاوان کە زۆر جوان مامەڵە لەگەڵ ئەم کەیسانەیە بکەن زۆر جوان مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانیان بکەن جاروای خەتاکە لە خۆیەتی خۆی مناڵی نابێ جاروە بیانوەکە بە ژنەکەی ئەڕێژەوەکو کەیسی دوو هەممان کە باسی کرد پیاوەکە خەتاکە لە خۆشیەتی بەڵام هێشتا بیان و لیان و شەڕ و فەرتەنە بە ژنەکەی ئەگرێ ئێ باشە ئەمە بۆ بعد کاتێککە تۆ عیبەکەش لە خۆتایە کەی مناڵین عیبەڵی قەدەرێکی خۆی گەورەیە جا لەبەرەوە جوان مامەڵە بکەن لەگەڵ ئەم بابەتانەیە و دوعا زۆر بکەن بپارڕێنەوە لە خۆی گەورە و بزانیشە کە دڵنیا بکەت ئەمە حکمتێکی گەورەی تیا لای خۆی گەورە و بە باشترین شێو مامەڵی لەگەڵا بکە و مێڵە ژنەکەت ئیهانی پێ بکرێ نە لەلایەن خۆتەوە نە لەلایەن کەس و کارتەوە بۆیە ئێمە هیوای ژانێکی خۆش هیوای ژانێکی باش بۆ هەموو خێزانەکان ئەخوازین لە خوای گەورە و خوای گەورە هەموو لایەکمان پارێزرا و کات و خوای گەورەش مناڵ ببەخشێ بە هەموو خێزانەکان و هیچ خێزانێک بێبەش نەکە بەڵامی ترجاری وایە کە قەدەری خوای گەورە بوو ئێمە تەسلیمین و ڕازین بۆی لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان لە بەرنامەکەمان تا ئەڵلقەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش سپاستانەکەین و سپاس بۆ کەیسەکانیش و سپاس بۆ هەموو ئەوانەشی کە لە پشتی کامێراوان لەگەڵمانان ماندوون هیلاکن زۆر سپاسیانەکەین خواتان لەگەڵ.